یادی 25 ساڵەی ڕۆژی دادپەروەری جیهانیدا. پەیماننامەی ڕۆما کە 25 ساڵ لەمە و پێش لە حەڤەی 1998 بڕیاری لەسەر دراوە تا ئێستا چەندین جار هەموار کراوەتەوە. 21 ساڵ لەمە و پێش و لە 1 یۆلۆی 2002 دەستی بەکار کردووە و 123 دەوڵەت پەسەندی بەیاننامەکە و دادگاکەیان کردووە و هەنووکە ئەندامن تێیدا. هەروەها 139 وڵات واژۆیان لەسەر کردووە. عێراق لە بەرواری 15 دوای 2005 بەو ڕێکەوتنەوە پەیوەست بووە، بەڵام بێ هیچ ڕوونکردنەوەیەک دوای 2 هەفتە پاشەکشەی کردووە. 21 ساڵە ئەم دادگایە بە هەموو کەم و کوڕیەکان و ئەو ڕەخنانەی لێی گیراوە بۆتە بربەستێکی تا ڕادەیەک هەست پێکرا و لە بەردەم ئەنجامدانی تاوانە زەقەکان و تا ڕادەیە کەمکردنەوەیان. بەهۆی ئەوەی گەلەکەمان لە هەشتاکانی سەدەی ڕابردوو قوربانی یەکەمی جینۆساید و چیمیاباران بوو لە جیهاندا. بەم هۆکارەوە ئێمە زیاتر لە 18 ساڵە بێپسانەوە کار بۆ ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی دەکەین تا ئەو تاوانە دووبارە نەبێتەوە. لە یادی 25 ساڵەی بڕیاری پێکەنانی دادگاکە و 21 ساڵەی دەست بەکاربوونی ئەو دادگایە و ڕۆژی دادپەروەری جیهانی وەک گەلی کوردستان بە هەموو پێکاتەکانیەوە لە هەموو گەلانی دیکە زیاتر پێویستمان بە دادگایەکی جیهانی وا هەیە. لەم ڕۆژەدا داواکارین عێراق پەیماننامەی ڕۆما واژۆ بکات و بە زووترین کات پەیوەستبوونی خۆی بە دادگای تاوانی نێودەوڵەتی ڕابگەیەنێت بۆ ئەوەی دڵنیایی بداتێ و عێراقی ئەمڕۆ ئایندە جیایە لە عێراقی تاوان و جینۆسایدی پێشوو. بۆ ئەم مەبەستە پێویستە پەرلەمانی عێراق بە ڕۆڵی خۆی هەڵبستێت. حکومەتی عێراق و پەرلەمانی عێراق فشار بخەنە سەر حکومەتی هەرێمی کوردستان 258 تۆمەتباری ئەنفال و ئەوانی دیکە کە تێوەگلاون لە تاوانی زەقی جینۆساید و تاوانی جەنگ و تاوانی دژ بە مرۆڤایەتی وەک تاوانبار سیر بکرێن و دادگایی بکرێن. حکومەتی عێراقی هەموو ئەوانە وەک تاوانبار ناویان لە کیسەکانی جینۆسایدی خەڵکی کوردستان هاتووە دادگایی بکات. حکومەتی عێراقی قەرەبووی مادی و معنەوی قوربانیانی ڕژێمی پێشوو بکاتەوە و بێجیاوازی. لە دوای داوای لێبوردنکردنیان و قەرەبووی مادیان بۆ بگەڕێنێتەوە و ڕووفاتی ئازیزانیان بگەێنێتەوە دەست. حکومەتی عێراقی پێشوازی لە هیچ کەسێ نەکات لەلایەن دادگای تاوانی نێودەوڵەتیەوە داواکراو بێت یان گومان لێکراو بێت بەو تاوانانەی لە تایبەتمەندێتی دادگای ناوبراو هاتووە. بەڵێ ئەمڕۆ ڕۆژی دادپەروەری جیهانیە 25 ساڵ بەر لەمڕۆ ڕێکوتنامەی ڕۆما ئیمزا کراوە ڕاگەیەنراوە. چەندین وڵات پابند بوونە. ئێمەش داوا دەکەن لەم ڕۆژەدا عێراق پابندی ڕێکوتنامەی ڕۆما بێت و قەرەبووی قوربانیان بکاتەوە بۆ ئەوەی جارێکی دیکە گەلی کوردستان و گەلانی ناو عێراق تووشی نەهامەتی و جینۆساید نەبنەوە. وەلە هەرێمی کوردستان شاوەک دەبینین دادپەروەری ئەگە بڵێم نییە هەیە، بەس بەو شێوەیە نیە، بە ڕێژەیەکی کەم دادپەروەری هەیە. ئەوەی کە لە هەنگری دەسەڵات و لە ناو دەسەڵات و حیزبا بێ دادپەروەری بۆ ئەوانە ئەگەڕێتەوە، بۆ تاک ناگەڕێتەوە، بۆ کەسە ئازادی خوازەکان و چالاکەوان و ڕۆژنامەنووسان دادپەروەری یەکسان نیە لەگەڵ ئەو کەسانەی کە لە ناو دەسەڵات و حیزبان و هەتا ڕۆژ بە ڕۆژ دێت دادپەروەری و نایەکسانی لە هەرێمی کوردستاندا کەم دەبێتەوە و کوشتن و بڕین و تیرۆر زیاد دەبێت و نایەکسانی زیاد دەبێت، گەندەڵی زۆر دەبێت. ئەمە هەموو بۆ ئەوە گەڕێتەوە کە نادادپەروەری هەیە لە دام و دەستگاکان لە جومگەکانی حکوومەتدا و لەلایەن حیزب و دەسەڵاتدارانەوە نایەکسانی و نادادپەروەری بەسەر گەلەکەمانە دەسەپێن. ئێمە لەم ڕۆژەدا داواکەین دادپەروەری بەرقەرار بێت و کەیسی تیرۆرکراوان و کەیسی شەیدانی قەڵەم سۆرانی مامە هەموو هاوڕێکانی و کەیسی ئەو
ڕۆژنانەی کە بەبێ هیچ هۆکارە تیرۆر دەکرێن و دەکوژرێن و کەیسی ئەو گەندەڵکارانە هەمووی بە دادپەروەری برێتە یاسا و یاسایەک لای بکاتەوە و دادپەروەری بەرقەرار بێت لە هەرێمی کوردستاندا. دادپەروەری لای هەندێک تاک لای هەندێک کەسی تێگەیشت و یان کەسی کراوەتر بەرقەرارە بێت و مافی بەرامبەرەکەی ناخوات، بەڵام لای کۆمەڵێکی تر لای تاکێکی تر بە پێچەوانەوە گوێ بە دادپەروەری نادات، گوێ بە یەکسانی و ماف و ئازادی نادات، ئەکەوتە سەر شخصێتی ئەو کەسەوە سەر ئەو تاکەی کە چۆنە بیرکردنەوەی هزری چۆنایە بە هەمان شێوە چۆن لە ناو دەسەڵاتداران ناو حیزبەکانە لە چینێکە بۆ چینێکی تریان دادپەروەری گۆڕانکاری تیا بووە، ناو تاکەکانیش بە هەمان شێوە لای چینێکیان بۆ لای توێژێکیان لای پیاوان جیاوازترە لە وەک لە ئافرەتان یان لە ئافرەتانە دادپەروەری یەکسانی ئازادی جیاوازترە وەک لە پیاوان. هیوادارم دادپەروەری بەرقەرار بێت لە هەرێمی کوردستان و ئارامی و ئاسایش بۆ ناو هەم تاک و ماڵەکانمان بگەڕێتەوە ئەم بۆ هەرێمی کوردستان.